هەر کاتێک کەسێک توانی ئیسراحەتێک وەرگێت لە سێبەری دارەکە دابنیشێ وەکو ژەخۆری دابێت لە دەم و چاوی. شوشەی سیارە بە هیچ شێوەیەکی تشکی خۆر ناگەڕێنێتەوە. باش وایە کڵاو بە شێوەیەکی زۆر باش کڵاوێکی گەورە بکەنە سەریان و هەروەها ئەو جلانی کە لە بەریانەکەن جلێکی فەرەح بێت. طبعا لە وەرزی هاوینە تشکی خۆر هەم نزیکترە لە زەوی هەم کاریگەری تیشکی سەر و نەوشەیی زۆر زیاترە لەسەر پێست. بۆیە لەم کاتانەیە زۆر گرنگە پارێزگارێکی زیاتر بکەین وەک لە ڕۆژانی سارد یا لە زستان و ئەو بابەتانەوە. دژەخۆر یەکێکە لە باشترین پارێزگاریکەرەکانی پێستی ئینسان. ئێمە دایمەن پێشنیارەکەین دژەخۆر کاتێک کەسێ بەکاری هێنێ 15 خولەک پێشەوەی بچێتە دەرەوە بەکاری بێنێ و پاش 15 خولەک یا 20 خولەکی تر ئەگەر توانی دووبارەی کاتەوە کە نەشی توانی ئۆکەی هەموو 2 سەعات جارێ با دووبارەی کاتەوە. دژەخۆر وەکو وتمان ڕێگەیەکی پارێزگاریە لە پێست چکە ئەو دژەخۆرانەی کە ئێستا بەکاری دێنین دوو جۆر مادەی تایە هەم فیزیایی هەم کیمیایی. ڕاستە فیزیایەکە ڕاستەخۆی شەکە بەس کیمیایەکە ڕاستەخۆیش ناکە بۆیە پێویستە کات دوای چەند خولەکی بچینە بەرخۆرەکە ئەگەر زەرور بوو. دووهەم شت ئەو کەسانی کەوا کاریان لەبەر هەتاوایە بەتابەتی ئەو کەسانی کەوا ئیشەکانیان لە ڕووی کرێکاریەوە یاخو ئیشی بەڵێن سەربینایەکیان هەیە باش وایە کڵاو بە شێوەیەکی زۆر باش کڵاوێکی گەورە بکەنە سەریان و هەروەها ئەو جلانی کە لە بەریانەکەن جلێکی فەرەح بێت و ڕەنگی جلەکانیان کاڵ بێت. هەموو ئەو کەسانێکەوە ئەگەر ئیشەکان لەبەر هەتاوە بوو دووبارە داوایان لێکەین کەوە ئەگەر توانیان لە سێبەرێکە جارجار ئیسراحەتێک وەربگرن سێبەری دار یەکسانە بە دژەخۆرێک کە SPF تقریبا 45 بێت. بۆیە هەر کاتێک کەسێک توانی ئیسراحەتێک وەرگێت لە سێبەری دارەکە دابنیشێ وەکو ژەخۆری دابێت لە دەم و چاوی. ڕێگەیەکی تر ئەو کەسانێکەوە بەردەوام کاریان لە بەرخۆرە یاخۆ حتا لە ناو سیارەشە ئاگادار بن لە ناو سیارەیە شوشەی سیارە بە هیچ شێوەیەکی تشکی خۆر ناگەڕێنێتەوە. بۆیە خۆپارێزی زۆر گرنگە بە بەکارهێنانی دژەخۆر دیسانەوە. دروستکردنی سێبەر کڵاو بەکارهێنان ڕەنگی ئەو جلانی کە لەبەرێکی ڕەنگێکی کاڵ بێ و هەروەها فەرەح بێ. ڕەنگە کاڵەکانی ژۆک و ڕەنگی شینی کاڵ ڕەنگی سپی ئەمانە زۆر باشن چکات تشکەکان ئەدەنەوە. ئەگەر کەسێک پێستی کاریگەر بێ بە خۆر بە چی چارەسەر ئەکرێ ئێستا بۆ نمونە دروستبوونی پەڵەی ڕەشە یاخود دروستبوونی هەر کاریگەریەکی تری کە لەسەر پێستێتی مەرج نییە دەم و چای بێ ڕەنگە جەستەشی بێ بە چی چارەسەر ئەکرێ ئێستا؟ بەڕاستی لە وەرزی هاوینە چارەسەری پەڵا خۆی لە ئاسان چارەسەری پەڵا ئاسان نییە بەڵام لە وەرزی هاوینە قورسترە. ئێمە پەڵە دوو جۆرمان هەیە. پەڵەیەکمان هەیە سەطحیە پیانەوترێ پەڵەی طەبەقی یەکەمی پێست. پەڵێکیشمان هەیە پەڵێکی قوڵە کە پێوترێت دێرمەڵ یعنی طەبەقی دووهەم. ئەو کەسانێکەوە پەڵیان لە طەبەقی دووهەمی پێستا هەیە چارەسەرەکانیان ئاسان نییە. ئێمە پێویستەکە کۆمەڵێ پرۆسیجەر هەیە بۆیان ئەنجام بدەین لە بەکارهێنانی دەرزی کاڵکردنەوە لە بەکارهێنانی هەندێک جۆری مادەی کیمیایی هەندێک زۆر بە کەمی لەیزەر چکار لەیزەر بەڕاستی بۆ پەڵە چارەسەری پەڵە نییە بەس هەندێک ڕێگەی تر هەیە بەکارهێنانی لەیزەرن بەڵام ڕاستەخۆ کار ناکات لەسەر پەڵەکە. ئەمانە توانین بەکاربێنین بەڵام لە هەمان کاتە ئێمە بەکاردانی ئەو شتانی کە کاریگەری لەسەر پێست بەجێڵێ وەکو تەقشیر یاخود لەیزەر یاخود برینارکردنی پێست ئەمە لە هاوینە زۆر قورسە. بۆ خۆی لە هاوینە کاریگەری واتە کاری زیانە لاوەکیەکانی ئەو دەرما ئەو کارانەش لەسەر پێستیان دەرەکەوێت. بۆیە ئەبێ زۆر بە وریاییەوە مامەڵە بکەین لەگەڵ پێستەکەیە. کرێمی کاڵکەرەوە زۆر گرنگە لە ئێمە لە بەبواری جوانکاریە یەکەم ڕێگەی چارەسەرمان کرێمی کاڵکەرەوەیە دواتر ئەچینە سەر هەنگاوانین بۆ چارەسەرەکانی تر.